ئێمەوەکو تیمی تەندروستی بەرگەیاندبوونەوەی کۆڕانە هەڵساین بە پشکنینی ئەم گەڕەکی هەرێم کە نزیکەی 85 فەحسمان پشکنینمان کردووە لە ئەمڕۆدا و دوێنێ 16 پشکنینمان بۆ عایلەکەی بەرکەوت عایلەکەی هەڵگری ڤایرۆسی کۆڕۆناکە کردبوو کە خۆشبەختانە عایلەکەی هەمویان نێگەتیڤ دەرچوون و بەڵام ئەوە ناگەینێت کە ئەمە دەست لە وەستان بوەستین هەر بەردەوام دەبین و ڕۆژەکانی تریش بەردەوام دەبین بۆ پشکنینی ئەم گەڕەکە. إبراهيم شيخ محمد كان صادق راستك مبروك خال مبروك يعني